بنای خۆی گەورە میهرەبان ئازیزان خۆشەویستان سلام علیکم و رحمة الله وبرکاته. پرسیارێکی زۆرمان بۆ دێت سەربارەت بەوەی کە ئایا ئەو کەسانی کەوا جوابیان هەیە یا جنسیان هەیە ئیقامەیان هەیە کە ئیش ئەکەن و لەو لاشەوە معاشیان پارەی حکوومەت وەرەگرن لە ڕووی شەرعیەوە ئایا حرامەیە حەڵاڵە. خۆشەویستان، لە ڕاستیدا لە وڵاتە کۆمەڵی بەیعەت هەیە یان کۆمەڵی عەقد هەیە لە بینی تۆ لە بینی ئەم وڵاتە. یەکێک لەوانەی کە کردوتە ئەوەیە کە تۆ دەبێت ڕاستگۆبی لەگەڵ یانە ئەوەیە کە غەشیان لێ نەکەی، فێڵیان لێ نەکەی و بە تایبەت ئەوانەی جنسیان وەرگرسیۆنت دەدەن دەسەخەیتە سەر قورئان کە غەش و فێڵیان لێ نەکەیت. بۆیە ئەمە خاڵی یەکەم لەیرەیە، تۆ تاوانبارێکی گەورە ئەبی لەسەر ئەم مەوزوعە. خاڵی دووهەم ئەوەیە کە هەر بە ڕێزێک کە جوابی هەیە یان جنسی هەیە، ینی مافیمانەوەی هەیە لە وڵاتە هەر کامیانی هەیە، کاتێ دەچێت ئیشی ڕەش دەکات، ئیشێک دەکات و لەو لاشەوە معاشی حکوومەت وەرەگرێت، دیتر لەسەر یونیڤێرسەڵ کرێدتە یان لەسەر جۆب سنتەرە یان لەسەر هەر کامیانە بەڕێزان ئەو پارەی وەریەگری لەوان حرامە، چکە تۆ درۆیان لەگەڵاکەیت. ئەم پارە حرامە، تێکەڵای پارەتی مەکە، تێکەڵای مەیدە بە دەرخواردن بە تایبەت خواردنی ماڵ و منداڵت. ئاگداری ئەم نقطەیە بە ئەو پارەیە حرامە کە ئیشت کرد ئەبێ بەڕاستی معاشەکەت ببڕیت و تەنها بە ئیشەکە ئیش بکەیت. لەولاوە ئەمەشیان وەلەولاوە بۆ نمونە خەڵکێکی تر پرسیارەکە ئایا بۆ نمونە ئەم ئیشانەی کەوا لە بەریتانیا ئەکرێت ئیتر ئیستا لە دوای ئەوە خەڵکێک ئەنووسێت ئەی باشە ئەو بۆ وایە کێ بواە تۆ قەت لە خەڵک نەبێ. ئەم پەیامی من بۆ مسلمانی ڕاستگۆ و سەرڕاستە. هەر کەسێک دەتوانێت یان ناتوانێت ئەو پەیوەندی بە خۆی و خوایە تاوانبارە بێ لەسەری. بەڵام بەڕاستی ئیشکردن و پارە وەرگردنی حکوومەت بە تەکید پارەی حکوومەت کە وەریەگری حرامە. ئەبێ زۆر ئاگاداری لەوە بیت و درۆشیان لەگەڵاکەی. خاڵێکی تر لەوانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە لە بینی ژن و پیاوێکە بۆ نمونە ئەچێت ژنەکەی لە خۆی جا ئاکاتەوە ئەچێ لای حکوومەتە دەڵێ ئەمە جیاوینێتەوە لە کاتێکا جیا نەبوونەتەوە بەیەکەوەن. خۆشەویستان، ئەمە زۆر خەتەرە. ئەوتا ژن و پیاوێکن بەیەکەوە ئەچێ لای حکوومەت یان لای کانسڵی شارەکە دەڵێ من جیابوومەتەوە لە مێردەکەم و ئێستا من بە تەنها ئەژیم و ئەو پیاوەم لەگەڵا نییە و ئێستا ئەو مێردی من نییە. لە مەوزوعی تەلاق و نیکاحە حەدیسی لەسەرە ثەلاث جدهن جد وهزلهن جد، واتە سێشت هەیە، ڕاستیان هەر ڕاستیە، سوحبەتیان هەر ڕاستیە، بە گاڵتەوە هەر ڕاستیەوەتە ئەمە سوحبەتی تیانە بە کوردێکی خۆمان سوحبەت لە مەوزوعە نییە. ئەو سیانە چین حەدیسەکە نیکاح حەواتە مارە بڕینە و تەلاقداینە وەگەڕانەوەی ژنە بۆ لای پیاوەکەی. واتە تۆ کە ئەچیتە لای ئەوان ئەڵێ من لە مێردەکەم جیابوومەتەوە و بە تەکید و بە ڕەسمی و بۆ شێوازە خۆت ئیسپاتەکەی، ئەوە لە ڕووی شەرعیوە لە مێردەکە جیابوویتەوە، ئاگدار بە. یان پیاوێک ئەگەر بڵێ من لەگەڵ مێردەکەم جیابوومەتەوە ئەوە لە مێردەکەی جیابووتەوە، یان پیاوە بە سوکایەتیەوە بڵێەوە تەلاقم کەوتە بێت، تەلاق یەکەوێت. یان ژنێک بڵێ ئەوە من لە مێردەکەم جیابوومە لە پیاوەکەم جیابوومە، ئیسم بە تەنها ئەژیم لەم خانەوە لە شوێنێکی تر و دوای بە درۆ بە فێڵەوە بەیەکەوە بژین. ئەمە بەڕاستی لە ڕووی شەرعیوە خەلەلەکەوێتە سەر مەسائیلی تەلاقەکەیان و ئەبێ زۆر ئاگاداری ئەمە بن بۆ ماڵی دنیا خۆتان تووشی حرام و زینا و ناشەرعی و خراپەکاری مەکەن. بۆیە ئەم دوو مەسەلە و ئەم دوو بابەتە بەڕاستی زۆر گرنگە. تەواوی مسلمانان لە ئەوروپا بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا من ڕووی دەمە بدەیانە با خۆمان پارێزین لەم کارە نامۆیانە و بە شێوازێکی تەندروست و باش و چاک بژین، ئەگەرچی کەمتریش بێ لقمەی حەڵاڵەکەت، چکە بەڕاستی لقمەیەکی حەڵاڵی کەم باشترە لە خواردن و پارویەکی زۆری حرام. ئەمیان بەرەکەتی تایە، بەڵاستی ئەمیان بەرەکەتی تیانە، گرێ پارێکی زیاترت بۆ بێ، بەڵام لەولاوە بە دەرزی و بە دەرمان و بە کێشەی مشکلی بینی خێزانەکەت و بە کوردستانە بێ سەرفیکەی. بەڵام پارە حەڵاڵەکە خۆی گەورە بتپارێزێت لە هەموو خراپەیەکی دنیا و هەموو نەخۆشی و بەڵایەکرد لەسەر لا ئەدات. خۆی گەورە سەلامەتان کە و ئومێدم وایە کە سوودمەند بوو بێ.